هۆکارەکانی کەم تەرخەمی بڕێشتن. یەکێ لەوانە بریتیە لە نەزانی، بریتیە لە بێئاگایی، بێئاگایە بە خۆی، بێئاگایە بە داهاتووی خۆی، بێئاگایە بە دەوروبەری خۆی، بێئاگایە لەو شتەی کە لە بەردەستایەتی، لەو عیلمەی کە ئێستاکە پێویستی پێیەتی، لەو مەسئولیەتەی کە بەسەر شانیا دراوە. چەند کەسان بێژنن دەست بەرزەوەکەن، چەند کەس ژنی نێناوە، مەترسن تووشان ناکەم، چەند کەس ژنی نێناوە دەست بەرزەوەکە. ئەوە چی هەمووی ئەڵێ ترسێ، ئەوەی ژنی نێناوە با دەست خاتە گوێەوە چکە ئەم قسەیە بۆ ئەو نییە. کەم تەرخەمە بەرامبەر خۆشەویستی بەرامبەر ژنەکەشی نازانێ، هەر ئەوەنە کە خۆی تێر بوو، هەر ئەوەنە کە خۆی ئیشی پێی نەما، ئیتر تەواو ئەو ئافرەتە چی بەسەر دێ چی بەسەر نایە، یان بەعەکسەوە ئەو پیاوە چی بەسەر دێ چی بەسەر نایە، کەیفی خۆیەتی با بڕە بەولاوە. پێتان سیر نەبێ منم قسانە لەسەر مینبەرەواکەم، ئەمە مینبەری پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام. تۆ بڵێ من هەست بە بەرپرسیارەتی نەکەم، هەندێک کەسێک ماوەسا لەسەر مینبەرەوە باسی ئەو شتە ناکە، لە چۆ باسی کەم؟ نامەت پێشان بدەم بە ناوی خوازراوەوە هاتووە کە لە ئیمانی خۆیەوە لە عەقیدەی خۆیە ترساوە، مامۆستا ئاساییە من داوای تەلاقی خۆم بکەم چونکە خێزانەکەم تێرم ناکە، چونکە مێردەکەم تێرم ناکە، چونکە تەنها ئەوەی کە شەهوەتی خۆی بەسەر مازاڵ بوو تەواو بوو، ئیتر وازم لێ دێنەوە ئەڕوا. والله پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ناو سەحابەکانیان فێری ئەتەکێتی جیماعکردنیان کرد. ئەوەی کە لە ئەوروپاوە بۆمان دێ فێری ئەتەکێتی سێکسکردن لەگەڵ ژنەکەتە، لەگەڵ خێزانەکەتە، هەر وەک حوشتر مەچۆ خۆت پڕکەیتەوە و بیتە دەرەوە. آخر ئەوە نیشانەی نەزانیە، ئەوە نیشانەی کەم تەرخەمیە لە تۆیە. دوایی دوسێ ڕۆژی تر تووشی کێشەی کۆمەڵایەتی دێی، لە ڕووشت نایە باسی بکەی. ئەم ئافرەتەی کە نامە ئەنێرێ لە خۆیەگری ئەوە نیشانەی ئیمانداریەتی. ئەڵێ مامۆستا ئەمە پاساوێکی شەرعیە بۆ ئەوی وازی لێ بێنم، بۆ ئەوی داوای تەلاقی لێ بکەم. تەماشای ئەوە ناکات چێ سەیرێکا بە چاوێکی کەم، ئەو تەماشای ئەوە کە نەکەوێتە ناو گوناهەوە. هەم لە ژن هەم لە پیاو بە قورئان هەمانە لەم کۆمەڵگایە. زۆرێک لە پیاوانی ئەم میلەتەی ئێمە نازانن لەگەڵ مێردەکانیانە، لەگەڵ خێزانەکانیانە، لەگەڵ ژنەکانیانە جوود ببن، جوود کە پێویستیان پێیەتی. مامۆستا زۆر ڕۆمانسیە لەسەر مینبەرەوە لە کۆمنتە ئازایە قسەی حەلەق و بەلەق بکە، لەم لاشەواڵێ مامۆستا لە کێوێکە و خەڵکەکەش لە کێوێکی ترە. ئەی من کەی باسی بکەم ئەگەر لە مزگەوتان نەبێ، ئەگەر لەم شوێنیان نەبێ کە ئەمە شوێنی خێری دنیایە ئەوجا قیامەت. هەموو کاتێ مزگەوت شوێنی کێشە کۆمەڵایەتیەکان بووە، شوێنی حەلکردنی کێشە کۆمەڵایەتەکان بووە. فڕوز وایە بەڕاستی ئێمە زیاتر و زیاتر لەبارەیەوە بخوێنینەوە، قەیچێکە عیب نییە بخوێنەرەوە. تەکێتێکە کە بەڕاستی خۆشی ژیان لەگەڵ هاوسەرە لەوێەوە دەست پێکا کە تۆ ئەوت پێ قبول بێ، ئەوش تۆی پێ قبول بێ بە هەموو نوقسانیەکانەوە، بەڵام کەم تەرخەم نەبی، بەڵام کەم تەرخەم نەبی. عیب نییە مامۆستای ئاینی لەسەر مینبەرەوە باسی سێکست بۆ بکە، وەکو ئەتەکێتێکی پێغەمبەر کە سەحابەکانی فێر کردووە چۆن لەگەڵ خێزانەکانیانە وەکو حوشتر نەچنە لایەن. ئەوە عیبە خێزانەکەت چاو لە دەربێ، ئەوە عیبە مێردەکەت چاو لە دەربێ، حەزی بە ئافرەتێک بێت کە لە خەیاڵیان دایناوە، حەزی بە پیاوێک بێت کە بۆتە فارس ئەحلامی. ئەوە عیبە، ئەوە شورەیە، ئەوە شورەیە کە باسی نەکەی، کە نەڕۆی، کە نەچی بۆ لای دکتۆر. وەڵا عیبە، عیب نییە. عیبەوەیە کە کەوتی دەناوی ئەو کاتەی تر لۆمەی خۆت لەسەر خۆتە. بۆ نابێ کەم تەرخەم بین. هەمومان لە شوێنی خۆمانەوە، هەمومان لە پێگەی خۆمانەوە، لە دەسەڵاتی خۆمانەوە، لە بەرپرسیارەتی و مەسئولیاتی خۆمانەوە پێویستەکە دەست پێ بکەین کەم تەرخەم نەبین.